پێدەچێت ئەمە لە ناو ڕقە بێت ئەوان هەوڵ دەدەن وا لەشکری داعش پیشان بدەن کەوا هێشتا دەستگایەکی پیشەیی و بەتوانە و ئامادە بێت بەڵام من مەبەستم ئەوەیە ئەمە سێ کەسن لە ناو تراشێکدا لە شارێکی چۆڵکراو. ئەمە ڤیددیۆیە کە بەم دوایە لەلایەن باڵی میدیای داعشەوە و بەرهەمی هێنراوە. چارلی ونتر لەوەتەی دامەزراندنی داعشەوە خەریکی هەڵسەنگاندنی پروپاگەندەی بووە. بەرهەمی داعش ئێستا گەلێک کەمترە لە هەموو کاتێکی پێشووتر. مەبەستی من ئەوەیە وەک بڵێت یەکێک لە بەدوگمەیەک ئەوانەی بێدەنگ کرد بێت کە پروپاگەندەی بۆ دەکەن بەڵام مانجیدا ئەو کاتە بوو کە لە ڕاستیدا لە پڕێکدا بێدەنگ کراو. من پێم وایە ئەوەش لەبەر ئەوە بوو ناوەندێکی میدیا یا چەند ناوەندێکی میدیای لەناوبرابوون بە تایبەتی لە دەوروبەری ڕقە و مەیادینی سووریا. ئەو خاکەی کە لەژێر کۆنتترۆلی داعش بوو کەم بۆتەوە بۆ بەشێکی بچووکی ئەو ناوچەی تەنیا ساڵێک لەمەوە بەر لە دەستیدا بوو لەبەر ئەوە سەرچاوەیەکی زۆر کەمتری هەیە کە بتوانێت دەستگای ڕاگەاندنەکەی پێساز بکات. هێزا و پەیمانەکانی شەڕی داعش دەکەن ئەوانیش لە گرنگی پروپاگەندەکە فێربوون لە گۆڕەپان و لەسەر ئینتەرنێت میدیاکەی داعش کراوەتە ئامانج. وینتەر دەڵێت ملیتانەکان خەریکی هەڵسەنگاندنەوەی ئومێدی لایەنگرەکانیانن بۆ سەرکەوتن لە خەونی خلافەتی ئیسلامیەوە بۆ تەنیامانەوەیان. تەنانەت ئەگەر ناوچەیەکیشی نەوێت بەڵام هێشتا ئایدۆلۆژیای هەیە هێشتا باوەڕپێکراوانی ڕاستەقینەی هەیە کەوا ئامادەن بەناوی ئەوە خۆیان بکوژن. پروپاگەندەی داعش لە ساڵانی پێشوو بۆ ڕاکێشانی باوەڕپێکراوانی بیانی بوو بۆ ژیان لە کۆمەلگایەکی تەواو ئیسلامیدا. هیچی تر داوا لە خەڵک ناکەن بێنە عێراق و سووریا لەبری ئەوە لە ڕاستیدا هەوڵ دەدەن ئەو خەڵکە کردارەکانیان لە وڵاتەکانیاندا دوو بەرامبەر بکەن. لەو بوارەدایە پروپاگەندەی داعش هەوڵی ئیدعای سەرکەوتن دەدات سەرڕای بەڵگەیەکی کەمی هەبوونی پەیوەندی ڕاستەوخۆ کۆمەڵەکە ڕای دەگەیەنێت کەوا توانای ئەوەی هەیە هانی ئەنجامدانی پەلاماری ترۆرکاری بدات لە هەر شوێنەشی جیهان بێت وەک زنجیرەیەک پەلاماری بە ئۆتۆمبیل لە لەندەن و شارەکانی دیکەی ئەوروپایی و هەروەها لە مانجیدا لە نیویۆرک. ئەوە بەرپرسیارەتێکی گەورە دەخاتە ئەستۆی میدیای جیهانیەوە کەوا وینتەر دەڵێت بە شێوەیەکی کاریگەرانە درێژە بەمانەوەی داعش دەدات تەنانەت لەگەڵ شکستهێنانی ئەو کۆمەڵە لە گۆڕەپانی شەردا. جاچۆن میدیای جیهانی وەڵامی ئەم کردارانە دەداتەوە چونکە بە شێوەیەکی پەرستەند و ئەوانە دەبنە شادەماری ژیان بۆ داعش ئەوانە دەبنە ئەو شتەی کەوا درێژەی پێدەدات و وەک ئایدۆلۆژیایەک و بزوتنەوەیەک و وەک ڕێکخراوێک. دواترین ڤیددیۆی داعش ئیدعای ئەوە دەکات نیمچە دورگەی سینای میسری دەبتە بەشێک لە خاکەکەی. هەفتەی ڕابردوو شەرکەرانی داعش پەلاماری مزگەوتەچیان لە هەرێمەکەدا کە زیاتر لە 300 کەسیان کوشت.